وردە خەریکە ئەو ڕاستیە ئاشکرا دەبێت ئەوەی لە حەمدانیە ڕوویدا بە ئەنقەس بووە تەنها بۆ ئەوەی کە ئەو کارەساتەی لێ بکەوێتەوە زیاتر لە 100 کەس لە پێکاتەی کریستیان بوونە قوربانی زیاتر لە 250 کەسیش بریندار بوو. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی دەیانەوێت لە دەشتی نینەوە کریستیانیش دەربکەن یاننا؟ هۆکاری ئەمانە چین؟ ئێمە هەندێک پرسەنە ئەوە کە زۆر گرنگە هۆکارەکەی چییە؟ بۆچی پێکاتی کریستیان کراوەتە ئامانج؟ ئێمە لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەمە پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز محەممەد حەسەن ساعیدیش ڕۆڤەکاری سیاسی ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز ساعیدی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. دەرکەوتووە کارەساتەکەی حەمدانیە بە ئەنقەست بووە چونکە منتیقنی تیا نییە لە 10 بۆ 15 چرکە تەواوی هۆڵەکە گڕ بگرێ، نەک وەکو دەڵێن بەهۆی یاری ئاگرینەوە. پرسیارەمەیە بۆچی پێکاتەی کریستیان لە دەشتی نینەوە دەکرێتە ئامانج؟ بەڵێ بەناوی خودای گەورە میهرەبان. لە ڕاستیدا من سەرخۆشی لەوانە دەکەم کە خودای گەورە داوا دەکەم ڕەحمیان پێ بکەوە، شەهیدەکانیش ڕەحمیان پێ بکەوە، هەروەها بریندارەکانیش چارە سەر بکرێن. ئەوەی دووەمی شەوەیە کە وەزیری ناوخۆ کۆمیتەیەکی پێکێنا بۆی بزانن چی ڕوویدا لە قاعی حەمدانیە کە بە سەدان خەڵک بوونە قوربانی خەڵک کە لە کاتێکدا هەنگیان دەگەڕە. ئەوەی دیکە کە زۆر گرنگە کە ئێمە دەڵێن ئەو کارە بەعەمد کراوە، ئەمە ئەو لێکۆڵینانەی کە هەن بە ڕێزوەزیری ناوخۆ سەرپەرشتی دەکات دیاری دەکەن، بەڵام ئەمڕۆ لە لێکدانەوەکان لە فەساد و ئەوانەی ڕاوێژ دەکەن و ئەوانەی ئیدارە دەکەن و هەروها دروستکردنی بینایەکان ئەو بینایەکە زۆر گەورن بێ ئەوەی هیچ مەرجێکی تەندروستی و ئەمنێت تێدا بێ. ئەمانە هەموو هۆکارن کە بون بەهۆی کارە سات وەکۆی لە مووسڵ ڕوویدا. ئەمە پێمان وانە کە شوێنێکم کارەی کردووە، پێمان وایە کە فەسادی چاودێریکردن بووە، هەروەها ئەمە ئەزیەتێکی زۆر دەگەیەنێ بە ئێمە کە خەڵک ژیانی دەکەوێتە مەترسیەوە. باشە برێز سعیدی، تو باوەرت کە تۆمەتبارین ڕاستەقین وەرن دەست نیشانکردن؟ بەبێگومانی ئەمڕۆ بەڕێزوەزیری ناوخۆ هات و هەروەها لێکۆڵینەوەکانی کرد پێویستە شەفاف بن و هەروەها بگوترێن بۆ خەڵکی عێراق هەمووی بۆ ئەوەی کە شتی بەو شێوازە کارەساتی بە شێوازە جارێکی دیکە دووبارە نەبێتەوە. هەروەها ڕای دەگەنوە ئێمەش داواتان لێ دەکەین کە بۆ خەڵکی عێراقی بگوازنەوە، هەروەها نەتیجەی لێکۆڵینەوەکان بە شێوەیەکی دروست بگوازنەوە. زۆر باشە. بەڕێ ساعیدی با واز لە گەندەڵی بێنین، عێراق نقمی گەندەڵیە، با ئەوە بخەینە ئەو لاوە دێینە سەر بابەتەکانی تر. بۆچی لە کەرکووک تەعریب بەردەوامە و کورد دەرەکرێ؟ ناهێڵن ئێزدی بگەڕێتەوە زێدی خۆیان لە شەنگال، لە مووسڵ کریستیانەکانی دەشتی نینەوە دەکرێنە ئامانج. بەڕای تۆ ئایا ئەمەی دەکرێت پاکتاوی نەژادی نییە دژی پێکاتەکان؟ نا، ئێمە ئەمڕۆ براکانی کورد بەشێکن کە جیا ناکرێنەوە لە وڵاتەکە و لە عێراقی گەورە، بەشێکن کە لە حکوومەتیش جیا ناکرێنەوە و هەروەها لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کەس ناتوانێت کەسێکی دیکە ڕەش بکاتەوە. کوردەکانیش بەشێکن، مەسیحیەکانیش هەروان و یەزیدیەکانیش هەروان، ئەمان بەشی گرنگن لە ئەهلی عێراق و هەروەها مافی کەس نییە و کەسیش دەسەڵاتی ئەوەی نییە کە ئەمە دوور بخاتەوە یاخود ئەوە دەربخاتەوە. بەڵام شتێکی ئەمنی هەیە زیاتر لە جەنبی سیاسی بۆ ئەوەی کۆچبەرەکان بگەڕێنەوە، هەروەها ئەمانەی لە شوێنیوان بگەڕێنەوە شوێنی خۆیان. هەندێک تەقاریر دروست کراوە لەو ناوچنانەوە، هەروەها بۆ سەرپەرشتی هێزە چەکدارەکان نووسراون و هەروەها
ڕەوشە منیان لێک داوەتەوە کە کۆچبەرانیش بگەڕێنەوە شوێنی خۆی ئەمە بابەتێکی حکومی و هەروەها ئەمنیە و هەروەها گوێ لە راپۆرتەکان دەگیرێت کە سوپا و هێز ئەمنیەکان باسییان دەکەن کەس ناتوانێت کە عروبە لە کەرکووک بکات چونکە کەرکووکی خەڵکی خۆیەتی بۆ هەموویانە لە کورد و سنە و شیعە و توڕکمان و هەروەها مەسیحی و سابیە و یەزیدیەکان ئەمە گوڵێکە کە لە کەرکووک بۆتەوە و هەروەها شارێکە بۆ هەموو مکەوناتەکانەوە مافی کەس نییە کە لایەک دوور بخاتەوە. برێ سعیدینها خەڵکی حەمدانیە بەرپرسین کریسیانانژی دبێژن کو گروبên میلیشیاتان لە حەمدانیê سەردەستن گروبên میلیشیاتان تعدê zorê li pêkhateyê kiristiyan dikin û nebawerin di rastî de tometbarên rastaqîn werin siza kirin. Dîtina te divê derbarê de bigirim. Milîşiyat li wir hene تعدê li insana dikin lê pêkhateya kiristiyan dikin. Belê ferm. لە ڕاستیدا ئەو لێکۆڵینیانەی کە دەردەچن بە سەرپەرشتی ئەو لیژنەیە کە هەیە بە سەرپەرشتی بە ڕێزوەزیری ناوخۆ ئێمە دەچینە لایەکی دیکە کە شرۆڤەی دەکەین زیاتر لەوەی کە باسی لە زانیاریەکان بکەین. من پێم وایە کە هیچ لایەنێک بارمانج ناگیرێ کارەساتەکە زۆر ناخۆش بوو ئیدارە و فەسادی کە هەبووە لە پرۆژەکەدا و هەروە ڕێز نەگرتن لە حورمەتی خەڵکی بێگوناه وای کردووە کە بینایەکی بەو شێوێ دروست بکرێ و هەروە شارەکان و سیتیەکان و مۆڵەکان دروست بکرێن و هیچ مەرجێکی ئەمنی و مێهەنی و تەندروستیان تێدا نەبێ. ئێمە دەچینە نێو فەسادی ئیداری و ماڵی و هەروەها هەرچی کە دەکەین ئەوەیە کە دەبێت لێکۆڵینەوە لە ئیدارەی ناوەخۆی بکەین بۆ ئەوەی بزانین کە بۆ ئەو هایان کردووە و هەروەها شێوازی دروستکردنی بینا و ڕێکارەکانی جێبەجێ بکرێن. ئەمە لە بەغدادی شوا بوو لە ناوچەی کارڕادا نەخۆشخانەیەک بۆ خۆی حاڵەتێکی بۆ شێوازەی بەسەردا هات چونکە بینایەک بوو بە بێ شەرت و هەروەها بەبێ مەرجی تەندروستی دروست باش بڕە ساعیدی ئەمەی کە ڕوویدا لە حەمدانیە شتێکمان پێ دەڵێ بۆچی عێراق نابێتە دەوڵەتی هاوڵاتی بوون و پێکاتەکان خۆیان بە عێراقی نازانن هۆکاری ئەمە چییە؟ بۆچی قەت عێراق نابێتە دەوڵەتی هاوڵاتی؟ هۆکارەکەی چییە؟ ڕاستیدا ئەمڕۆ کە دەبینین داعش هاتنەوە عێراقەوە میراتێکیان بۆ بەجێهێشتین کە پەنابەر بوون لە نێوەخۆوە هەروە لە دەرەوە هەروەها کاریگەری کارە سادباری بەجێهێشت کە هەندێک خێزانی بەجێشت کە منداڵان دایک و باوک ناناسنوە دایک و باوکیش نانزانن منداڵەکانیان لە کوێن و هەروەها ئەم ژنانەی کە بەجێمان ئامانیش کاریگەریەکی زۆریان هەبووە فاسد بوون لە نێو خەڵکی عێراقی. بەڵام بەڕێز محەممەد شیا سوودانی و حکوومەتەکەی موجیدە لەسەرەوەی کە هەموو پەنابەران بگەڕێنەوە هەروەها بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان وە لە ماڵی خۆیان بە ئاشتی دابنیشن. من پێم وایە کە عساباتی داعشێ لە هەندێک ناوچە بە تایبەت لە کەرکووک و لە باکووری دیالە و سەلاحەدین ئەمانە هەمویان بە پێی تەقریرەکانی شوێنە ئەمنیەکان لە مابینی پێشمەرگەوە لە مابینی سوپای عێراق بەیەکەوە هەندێک شوێن وە گروپ و شەبەکە هەن و هەروە ئاکتیڤن لەو ناوچانە بۆی وایان کردووە کەم خەڵکە مەدینی خۆیان نەگەڕێنەوە شوێنخان عێراق بەڵ وڵاتێکی مەدەنیە و سڤێڵە و حکوومەتەکەشی سڤێلەوە هەروەها داوای زۆری کردووە کە خەڵکی لە دەرەوەی عێراقیش بگەڕێنەوە بۆ شار و گوند و ماڵەکانی خوانوە ڕێزیان لێ دەگیرێت لە وڵاتی دایک لە عێراق هەموو مکەوناتەکان ڕێزیان لێگیرەوە هەروەها جیاش ناکرێنەوە و لە مافی هیچ مەکەونێک نییە کە لایەنێکی دیکە دوور بخاتەوە عێراق بۆ هەموو عێراقیەکانە بۆ هەموو تایفە و نەتەوەکانیش. بەڕێ ساعیدی واقعی عێراق شتێکی کەمان پێ دەڵێ ئێستا نزیکەی 1 ملیۆن ئاوارەی عێراقی لە هەرێمی کوردستانن ناتوانن بگەڕێنەوە
بەهۆی جیاوازی تایەفیەوە ناخان و ماڵیان ماوە نە ئەمنیەتیشیان هەیە کەواتە چۆن دەتوانین بڵێن عێراق وڵاتی پێکاتەکانە ئەگەر بەم جۆرە بڕوە عێراق بەرەو چۆ بەرەو داڕمان ناڕوات. لا هي قلت لك أنا يعني من پێم گوتن کە ئەساباتی داعش هەبووە هەروە کۆنتترۆلی هەندێک شوێنیان کردووە دەزانین کە هەندێک خڕوقات و هەندێک پێشێلکاری دروست دەبێ و تقریری ئەمنیش پێمان دەڵێ کە هەندێک شەبەکە ئاکتیڤن لە هەندێک شوێن کە داعشن بۆیە هەموو ئاوارەکان پێویستە بگەڕنەوە شوێنی خۆیان ئەمەش مافێکی شەڕی خۆیانە حکوومەت و هەتا ملیشیاکانیش لەو ناوچانە ناتوانن ئەمان دوور بخەونەوە یاخود پێکاتەکان نەگەڕێنەوە ماڵ و کاروباری خۆیان ئەمە مافی ئەوان نیە ئەمڕۆ یاسا هەیە ماف هەیە ماف دەگەڕێنرێتەوە پێکهاتەکان و ئەمانە کە ئاوارە بوون دەگەڕێنەوە شوێنی خۆیان بەڵام هەموو چیرۆکەکە دەگەڕێتەوە سەرەوەی کە ڕەوشی ئەمنی لەو شوێنانە شڵەژاوە ناوچە هەیە باش نیە ناوچە هەیە کە بۆ شای تێدا هێزی پێشمەرگەی لێ نیە وە سوپای عراقی لێ نیە ئەمانە کێشە زۆر باشە زۆر بەڕێز محەممەد حسەن سعدی شڕۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش. سپاس برێ سعدی.